سەردانی قایمقامەتی قەزای پێنجوێنمان کرد بۆ کۆبوونەوە لەگەڵ بەڕێز جەنابی قایمقامی پێنجوێن و هەردوو برایانی بەڕێز بەڕێوەبەری ناحی ناوپارێز و گەرمک و بەڕێوەبەرایەتی تەندروستی پێنجوێن و بەڕێوەبەرایەتی ئاسایش و پۆلیس و فەرمانگە پەیوەندیدارەکان بەم بارودۆخانەوە بۆ ئەوەی هەمومان چیمان لە توانایە هەیە بۆ ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاربوونەوەی مەترسیەکانی پەتای کۆرۆنا لە قەزای پێنجوێن و دەوروبەریە جێبەجێ بکەین و ئەو بارودۆخانی کە لە پێنجوێن هەن وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانیش ئەم شەو ڕایگەیاندووە پێنجوێنیش و سلێمانیش یەکێکن لەو ناوچانەی کە بەرکەوتەیان زۆرە پێویستە هەمومان چکو وەکو هاوڵاتی چوەکو کەناڵەکانی ڕاگەاندن چوەکو لایەنە سیاسیەکان چوەکو حکوومەت چ لەسەر ئاستی حکوومەتی هەرێم چ لەسەر ئاستی حکوومەتی خۆجیەتی و یەکە کار ژێڕیەکان و هاوڵاتیانی خۆشەویست بە یەکەوە ڕوبەڕووی ئەم بارودۆخە ببینەوە چونکە پێویستمان بە وشیارێکی تەواوی هاوڵاتیان هەیە ئێمە لەسەر دوو بنەما ئەبێ کار بکەین یەکەمیان ئاستی ڕێکارەکان و ئیجراتکردن بۆ هەر سەرپێچی و سەرکەشیەک و لادان لە ڕێنماییەکان زۆر تونمان کردوێتەوە و دوێنێ ئێمە وەکو لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی سلێمانی بەیانی خۆمان دەرکردو و ڕێکارەکانمان دیاری کردووە هەر کەسێ سەرپێچی بکە تووشی لێ پێچینەوە ئەبێ دووهەمیشیان ئاستی خۆپارێزیە لای هاوڵاتیان کە ئەمەیان زامنی سەرکەوتنی ئێمەیە بەڕاستی ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە بەبێ پابەندی و خۆپارێزی هاوڵاتیان هیچ ئەنجامێکی نابێ بۆیە داوا لە هاوڵاتیانی خۆشەویستەکەین ئەو ڕێکارانەی لەلایەن تەندروستیەوە بە تایبەتی لەلایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی پێنجوێنەوە دەرەکرێن لەلایەن یەکە کارژێڕیەکان لە ئیدارەکەیان دەرەکرێن و ڕێکارە ئەمنیەکان کە لەلایەن لیژنەی ئارامی پێنجوێنەوە دەرەکرێن پێویستە وەکو خۆیان جێبەجێ بکرێن